ژانی زەرداوم هەبوو پێش ڕەمەزانێ، دوای هێواشات زیادی کرد پاش ڕەمەزانێ زیاتر ئەوەی کرد مەشان سام هاتمە ئەو خەستەخانەی میهرەبان دکتۆر دلێرشینەی برادران گوتیان وڵا ئەو دکتۆرە چاکە و ئەوچی باشە، هاتم ئێرە دوێنێ فەحسەکانی کرد و خین و ئەوە برین سۆنەر و ئەیکۆ و ئەو شتانەمان کرد و وتی سعات 7:30 بەس وەڵای شتێک زۆر مهمە، یعنی بەبێ هیچ شتێک مەوعیدەکان زۆر تاوە هەر مەوعیدەشاندا لێرەش کە وەچی خەستەخانەکەش یعنی هەمووی سڕێ کەس ئەوەی نێبرێ یەک بە پێشەکەش کە یەک واستە هەر کەس ڕەقەمی خۆی دێ و دەڕاتن ئەمەلاتەکەش کە الحەمدوللا وەڵای ئەمەلای ساش لۆ کردم خوا خێربێ دەستی خۆش بی ستافەکی خوا مەفەقەم بکە ئینشاءڵڵا وەڵاهی زۆر باشتە الحەمدوللا بە وەقتی خۆی وەقتی خۆی دێ ئەو مەغادی دادەنێ و دەرجت لێدا و دەڕاتن. میهرەبانی دڵسۆزی و لێزانی